وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. شواني قدري پڕبەرەکەت کە لە خزمەتیان داین پێمان دەڵێن چۆنیەتی گرنگە نەک چەندیەتی. کاتێک پەروەردگار سبحانه وتعالى بۆمان باز دەکات و دەفەرمێ لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر، تاکە شەوێک کە ئونزیلە فیه القورئان، ئەو شەوە لە ڕووی ساتەوە، لە ڕووی کاتەوە، لە ڕووی دەقە و سەعاتەوە هەر وەک شەوانی ترە، لە ڕووی تاریکی و بوونی ئەستێرەکان و مانگ و پاشان هەڵاتنی ڕۆژی دوای ئەوە بەسەریدا هەر وەکو ڕۆژانی ترە، وەکو شەوانی ترە، هیچ فەرقێکی نییە. بەڵام ئەوەی کەوا ئەم شەوەی جیا کردەوە، پەروەردگار دەفەرمێ زۆر گەورەترە لە هەزار مانگ. واتە هەزار مانگ مەبەست هیچ عەدەدەکەش نییە، یعنی یەکجار گەورەیە کە هەر بەراورد ناکرێ بە شەوانی تر. بۆ ئەم شەوە، ئەم شەوی قەدرە ئەوەندە گەورەیە لەبەر ئەوەی کەوا قورئانی تێدا هاتۆتە خوارەوە، لەبەر ئەوەی شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن، لەم مانگە پڕبەرەکەتەدا کە ئێمە لە خزمەتی دابووین ئەلحەمدولله، قورئانی پڕبەرەکەت و بەخشش هاتۆتە خوارەوە. کەواتە نازڵبوونی قورئان لە شەوی قەدردا لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا هەم مانگەکەی پڕقەدر کردووە، ئەوە تا ڕەمەزان خوای پەروەردگار بە تایبەت لە قورئانە ناوی دێنێ. هەروەها گەورەی مانگەکانی ساڵە، هەموو موسڵمانێک بەتەنها ئەگەر هیچی لەبیر نەبێ مانگی ڕەمەزانی لەبیرە، خواحافیزی لێ دەکا، یەکسەر بیری ڕەمەزانی داهاتوویەتی و چاوەڕێی دەکا. و پاشان ئەو شەوی قەدرە، شەوی لەیلەة القەدر، شەوە ڕێزدارەکە، شەوە بە پێز و بە نرخەکە زۆر گەورەترە لە هەزاران شەوی تر، لە هەزاران مانگ خواپەرستی تێیدا. لەبەر ئەوە ئەم شەوە چۆنیەتیەکەی گرنگە نەک چەندێتی. کەواتە تۆ چەندەها شەو لە ژیانتدا تێپەڕیوە، ئەگەر شەوی قەدرت بە نسیب نەبوو بێ، یعنی تەمەنت بە فیڕۆ چوو. بۆیە موسڵمانان وەکو جەنابتان ئەلحەمدولله لە ماڵەکانی خوای پەروەردگار، لە ماڵەکانی خۆیاندا دادەنیشن و عیبادەتی خوای پەروەردگار دەکەن. لە دەرسی قەدرەوە، لە شەوی قەدرەوە فێری ئەوە دەبین بۆ تەواوی ژیانمان. ئەم ئیسلامە عەزیزانی خۆم، خۆشەویستەکانم، بەس باسی ئەوە نییە عیبادەتێکت بۆ باسکە ئاەتێک بخوێنیەوە یەکسەر بیت کە بە کوردی یان چەند فەرمودەیەکی لەبارە بێنیەوە، بەڵکو هەموو عیبادەتێک لە ئیسلامدا وەکو ئەوەی کەوا قیامەتمان ئەلحەمدولله ئاوەدان دەکاتەوە، تای تەرازومان پڕ دەکات لە خێر و چاکە، بۆ ژیانی ئەم دنیایەشمان دەرسێکی گەورەمان دەداتێ. بۆیە وەڵڵاهی ئیسلام ڕەحمەتە بۆ هەموو کەس. ئیماندارەکە سەرفرازی دنیا و قیامەت دەبێ، بەهەشتی پێ بەدەستدێنێ، تەنانەت ئەوەی کەوا بڕواشی بەخوانێ نەعوذ بالله پەنا بەخوا. مولحیدەکەش وەڵڵاهی دەبوو دژایەتی ئیسلام نەکە، وەکەوەی بڕوای بەخوا نییە، بڕوای بە قیامەت نییە، بڕوای بە بەهەشت و دۆزەخ نییە، بەس هاتە لە ئیسلام سوودمەند بوویایە، ژیانێکی بەختەوەری دنیای دەبوو. لەو هەموو بەڵاو سەرگەردانیەی کە مرۆڤایەتی ئەمڕۆ تووشی بووە، بەخوا ئینسان بە دوور دەبوو. وە لە شەوی قەدرەوە کە ئێمە وەکو موسڵمان ئەلحەمدولله بە فەزلی خوای پەروەردگار و داواکارین لە ئەڵڵا سوبحانه وتعالى بە گەورەی خۆی لێمان قبوڵکە، بە گەورەی خۆی فەزلی شەوی قەدرمان بەنسیب بکە، کە توێشەبەرەی قیامەتمانی پێپڕ دەکەین و بە ئیزنی خوای گەورە بەهەشتی پێ بەدەستدێنین، دەرسە گەورەکەی ژیانیشی لێوەردەگرین. ئەویش ئەوەیە تۆ لەسەر زەویدا چەند ساڵێک دەژی، دیاری نەکراوە، بەدەست خۆمان نییە چەند دەژین، نەدەزانین چەند دەژین، نە بەدەست خۆمانە چەند دەژین. هیچ مرۆڤێک لەم سەر زەویەدا نییە بتوانێ بڵێ من ئەوەندە ساڵە لەسەر زەوی دەژیم. بەدەست خۆشمان نییە چەند دەژین، ئەوە دیاری کراوە لە لای ڕەب العالەمینەوە. تۆ بە گەنجی دەمری، بە پیری دەمری، دەچی ئەرذەل العومر پەنا بەخوا، ئەوە هەمووی دیاری کراوە. بەڵام یەکشت بەدەست خۆمانە، لە ڕەحمی خوای پەروەردگارەوە بەدەست خۆمانە چۆن دەژین، ئەمەیان گرنگە. چۆن دەژی لەسەر زەویدا،
ئەوە نە بەدەست تۆیە، نە ئیزنمان پێدراوە، نە پرسمان پێکراوە، بەڵام بەدەست خۆمانە چۆن دەژین لەسەر زەویدا. کەواتە چۆن ژیان گرنگە بەڕێزان، نەک چەند ژیان. شەوی قەدر ئەو دەرسە گەورەی ژیانیشمان فێر دەکات. لاپەڕەکانی گردون کە کتێبێکی کراوەی خوای پەروەردگارن، هەر شتێک کە تەماشای دەکەی دەرسی ژیان و دین و ژینی قیامەتیشت فێر دەکات. پێمان دەڵێ گرامێک ئەڵماس لە تەنێک ئاسن بە قیمەتترە. واتە شتەکان بە قەبارەیان نییە، بە چەندیەتیان نییە چەند زۆرن، بەڵکو بە چۆنیەتیانە چەند بە نرخن. بەڵێ گرامێک ئەڵماس، 1 گرام لە ئەڵماس زۆر لە تەنێک ئاسن بە قیمەتتر و بە نرخترە. خۆ هەردووشیان هەر کانزان. بەخوا مرۆڤی واش هەیە 1 کەسی بە 1000 کەسە. تەمەنی واش هەیە وەکو زانایانی ئیسلام زۆریان ناوەکانیان با نەڵێین، وەکو ئیمامی نەوەوی و ئەمثالەکانی 40 ساڵێک ژیاون، بەڵام وەکو ئەوە 4000 ساڵ ژیابن. ئەوەندە تەمەنیان پڕبەرەکەتە. هەشە لە سەر و 100 ساڵەوە ژیاوە، ئەڵێ 1 ڕۆژ ژیاوە، هەر هیچ نەبوو تەمەنی، هەموو ڕۆژێکی دووبارە و بێبەرهەم بوو. چەند هاوڕێت هەیە گرنگ نییە، چۆن هاوڕێیەکت هەیە گرنگە. چەند هەزار کەس دێتە خوتبەی جومعە بڕواتان هەبێ دڵمان پێی خۆشە، بەڵام ئەوەش زۆر گرنگ نییە. چەند کەس بە وردی گوێ لە وتارەکە دەگرێ و لێ حاڵی دەبێ و لە دەرەوەی مزگەوتا کاری پێدەکا. لەوازێ مزگەوتی وایە 100 کەسی دێبێ، بەڵام 70 کەسیان پێدەگەن لەو مزگەوتەدا. مزگەوتی شەبێ لەوانەیە 3-4 هەزار کەس نوێژی هەینی یان زیاتر خەڵک بەشداری نوێژی هەینی و خوتبە بکە، بەڵام سەیدەکەی خواخواتی بەدە دەقەتەوە بێ و بڕواتە دەرەوە و نازانێ باسی چی بوو. ڕەنگدانەوەی نییە لەسەر دین و ژینی لە دەرەوەی مزگەوتدا. هەیە چەندین بڕوانامەی هەیە، بەڵام کەسێکی بێخێرە. هەشە پەیمانگایەکی تەواو کردووە، خێری هەم بۆ خۆی هەیە، هەم تەواوی کۆمەڵگە ئەلحەمدولیلا لێی سوودمەند بووە. چەند دەوڵەمەندی گرنگ نییە، چۆن دەوڵەمەندێکی گرنگە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلقەسەس لە ئاەتی 76 و 77 دەفەرمێ ئین قارون كان من قوم موسى فبغى عليهم وآتيناه من الكنوز ما إن مفاتحه لتنوء بالعصبة أولي القوة إذ قال له قومه لا تفرح إن الله لا يحب الفرحين. قارون لا قوم موسى بو، لخزمان موسى بو، لبني إسرائيل بو، بەڵام فەبەغا عەلەیهم کاتێکە خۆی بە دەوڵەمەندی بینی لیان هەڵگەڕایەوە، چووە بەرەی دوژمنەوە، خۆی فرۆش بە دوژمنی خۆی و گەل و میلەت و نەتەوەکەی کە بەنووی ئیسرائیلی چەوساوە بوون. چووە بەرەی دوژمنەکانەوە کە فیرعەون بوو، ئەوەی کە منداڵەکانی سەردەڕین و سوکاتی بە ئافرەتەکانیان دەکرد و پیاوەکانی دەکردن بە کۆی لەو ژێردەست. ئەم قارونە زۆر دەوڵەمەند بوو، بەڵام لە قەومەکەی هەڵگەڕایەوە چووە باوەشی دوژمنەوە. پەروەردگار دەفەرمێ ئەوەندەمان سەرۆت و ساماندا بوویە کە کۆمەڵێک پیاوی بەهێز و بەشان و شەوکەت و پاڵەوان نان دەتوانی بە ئاسانی کلیلی خەزیانەکانی هەڵگرن. ئەمڕۆ لەم سەردەمەدا بەوە تعبیر دەکرێت ئەستا ئەمڕۆ کلیلەکان نەماون، یعنی بەدەیان کارمەندی شارەزای ئابووری و کۆمپیوتەر و ئایتی سەریان لە داهات و بانک و کۆمپانیەکانی دەرنەدەچوو. ئەوەندەی شت هەبوو، ئەوەندە سەرۆت و سامانی هەبوو. یعنی ئەوەی کە جاران بە خەزیێنەکان بە کلیل دەکرانەوە لە سەردەمی ئەمڕۆدا وا بێنە بەر چاوت کە خاوەن کۆمپانیایەکی گەورەیە بە سەدان خەڵک لە بواری لەسەر کۆمپیوتەرەکان دانیشتووە لە سیستمی ئایتی شارەزایە، کارمەندی هەیە، حیساب و کتابی بۆ دەکەن، هێشتا کەس ئاگای لە کەس نییە و ئەو هەموو فەرعە بەسەر ناکرێتەوە، ئەو هەموو شەریکەی حیساب و کتابی بۆ ناکرێت. واتە ئەو پەڕی لوتکەی دەوڵەمەندی. بەڵام کەسانی دڵسۆز لە خزمەکانی نەچوون داوای پارەی لێ بکەن، ناوت وەڵا وەرەقەیەکیش بۆ ئێمە بکە لە لای دوژمن و ئێمەش دێن خۆمان دەفرۆشین. دڵسۆزانی پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان، دڵسۆزان قەوم و خزمی چاک چوون پێیان وت لا تەفرەح، دڵخۆش مەبە بەم سەرۆت و سامانە بێ خێرەت، دڵخۆش مەبە بەوەی کەوا پشتت کردە گەل و نەتەوەی خۆت و میلەتە چەوساوەکەت و چوویە باوەشی دوژمنێکەوە کە چەندەها ساڵە دەمان چەوسێنێتەوە. لا تەفرەح ئەمە کاتیە، ئین الله لا يحب الفرحین. خی گەورە ئەو کەسانی خۆش ناوێ کە بە نابەجێ خۆشحاڵن.
خۆشحاڵی پێویستی ژیانی مرۆڤە. ئیسلام دەیەوێت مرۆڤ خۆشحاڵ بێ، بەڵام بەخوا سەرۆت و سامانێک کە بە حرام کۆکرابێتەوە جێگەی خۆشحاڵی نییە. پۆست و پلەیەک و مەقامێک کە بە فرۆشتنی گەل و میلەت و خاکەکەت دینەکەت بەدەستت هێنابێ، وەڵڵا جێگەی خۆشحاڵی نییە، دەبێت ئینسان بۆ خۆی بگری. وتیان خۆشحاڵی ڕاستەقینەشت پێ دەڵێن کاکە ئێمە کە دەڵێن ئەم بابەتەمەکە وەرە 4 نەسیحەتت دەکەین، 4 دیاری و خەڵاتت دەدەینێ بۆی لەم زەلکاوە بتێنینە دەرەوە. ئەی قاڕون تۆ تێدا چووی، بەڵام ئەگەر ئەم 4 شتت بەدەستەوە بێ وەڵاهی سەرفراز دەبی، دێیتەوە سەر خەت، دنیایەکی جوانت دەبێ، قیامەتێکی بەختەوەرت دەبێەوە، جێگاشت بەهەش دەبێەوە، مێژوش بە حرمەتەوە ناوت دەنووسێتەوە، نەفرەتت لێ ناکە. پێیان وت وابتغی فيما آتاك الله الدار الآخرة. ئەم سەروەت و سامانەی کە بەدەستەوەیە دەتوانی قیامەتی خۆتی پێ ئاوەدانکەی. بەخوا بەمەر سەروەت و سامانە دەتوانی قیامەتی خۆت ئاوەدانکەی و بەهەشتی پێ بەدەست بێنی. دووەم ولا تنس نصيبك من الدنيا. ئێمە ناڵێن واز لە دنیا بێنە، ناڵین جلی جوان لەبەر مەکە، ناڵین نانی خۆش مەخۆ، ناڵین لە کۆشک و تەلارە دامەنیشە، ناڵین ئۆتۆمبیلی هەرە گرانبەهات نەبێ، ناڵین وەڵڵا ولا تنس نصيبك من الدنيا. بەشی خۆشت لە دنیا وەرگرە، بەڵام نەسیبەکە هەر بەشی خۆت ئێتر وا هەوڵ مەدە کە دنیا قەت بەجێ ناهێڵی. ئەوەندەی کە دەژی بۆ خۆت و خاو و خێزان و ماڵ و منداڵت با پاشەکەوتیشیان بۆ بەجێبێڵی، با چەند زەوی و خانووشیان بۆ بەجێبێڵی، با ڕیزێ دووکان و شوقە و ڤێلاشیان بۆ بەجێبێڵی، ئەمە خوای گەورە پێی خۆشە، بەشی تۆیە لە دنیادا خوا بە دەوڵەمەندی بەسەری کردوێ و خەڵاتی پێبەخشی و شکرانە بژێری خوای پەروەردگاری لەسەر بکە. سێم و ئەحسین کەما ئەحسەن الله ئیلەیک. بەڵام ئاگاد لێبێ خوای گەورە چاکەی لەگەڵ تۆ کردووە، بەخوا ئەم سەروەت و سامانە هی خوایە، چاکەی خوایە لەگەڵ تۆدا، دەتۆش چاکەی پێ بکە. وەڵڵاهی هەرچی چاکەیە بە ڕێزان بە پارە دەکرێت، هەرچی چاکە و خێرە بە پارە دەکرێت. چوارەم ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. ئاگاد لە خۆت بێ ئەی قاڕون، بەهۆی ئەم سەروەت و سامانەی کە لەبەر دەستایە خراپەکاری لەسەر زەویدا بڵاو مەکەوە، چونکە ئەڵڵا سوبحانەه وتەعالە مفسیدەکان و گەندەڵکارەکان و تێکدەرەکانی سەر زەوی کە ژیانی خەڵک دەشێوێنن، ژیان و ژینگە وێران دەکەن، ئەوانەی خۆش ناوێ. جا سەیریکەن قورئان ئاماژە بەوە دەکا، دەفەرمێ سەرمایەداری پارەدار خراپەی پێ لە هەموو کەس زیاتر دەکرێت. هەرچی خراپەیە بە پارە دەکرێت، هەر وەکو هەرچی چاکەشە بە پارە دەکرێت. دەوڵەمەند پەنا بەخوا ئەگەر پەنای بردە بەر گەندەڵی، بەرامبەر پەنای بردە بەر غەل و غەش و ماڵی حەرام پەیداکردن بە ناڕەوا، ئەوەتانە دەبینی چۆن ژیان دەشێوێت. ئەمڕۆ ئەوە تا هەر لە وڵاتی خۆماندا خۆ ئەوانە فەقیر و هەژار نەیان کردووە، ئەو هەموو پرۆژە پاشیلەمان هەیە، ئەم هەموو ڕێگاوبانە دروست دەکرێت، هێشتا ئەو سەری تەواو نەبوو. زۆر جاوتمانە ئەم سەری پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە، قوتابخانە دروست دەکرێت، خەستەخانە دروست دەکرێت، پرۆژەی ئاو دروست دەکرێت، ئاوەڕۆ دروست دەکرێت، کەچی بە کەڵک نایە. بۆ ئەمە خۆ دەوڵەمەند کردوێتی، ئەمە ڕەسیدی بانقەکەی زۆر بەرزە، ئەمە لە بانکە بە ملیۆنەها دۆلاری هەیە کەم پرۆژەیە جێبەجێ دەکات، بەڵام فەساد لەسەر زەوی دەنێتەوە، دەیەوێت زۆرترین پارە بەدەست بێنێ، کەمترین سوود بە خەڵک بگەیەنێ. ناڵە با بەشی خۆشم وەڵڵا هەڵگرم لەم مقاولاتەیە، لەم بەڵێندەرایەتیە، منیش سوودمەند بم، بەشی گەورەم بەرکەوێ، پشکی قازانجی باش بکەم و حەڵاڵی خۆمە. نە، دەیەوێت هەمووی بخوا. ملیۆنە دۆلار لە پرۆژەیەکە دەرچوو بێ بۆی بڕواتان هەبێت دەیەوێت 90 دەفتەری بۆ خۆی بخوا، 10 دەفتەری لێسەر بکە. ئێکاکە وەڵڵاهی پرۆژەکە دەبێتە فەساد، خراپ دەبێت. هەر بە دەوڵەمەندە کە دەرمانی خراپ دەهێنرێتە وڵاتەوە، خۆ فەقیرەوە ناکە. ئەو هەموو دەرمانە خراپە بێکوالیتیە کە نەخۆشتر دەخا، نەک نەخۆشی ڕزگاریکە. هەر دەوڵەمەندەکەوە کەلوپەلی عادی لە وڵاتی سین و وڵاتانەوە دێنێ، خۆ ئەو وڵاتە عیبی نەبوو کە کوردی خۆمان چوو، وڵاتانی شەرقی چون شتی وای پێ دروست دەکەن، پێی تەزویر دەکەن، پێی دەڵێ شتێکم بۆ دروستکە، من زۆرترین پارەم دەستکەوێ و کەمترین مەسرەفی تێبچێ، و هاوڵاتیەکەم هەر ئەوەندە گەیشتە دەستی خۆیەکە دووەم ڕۆژ لە دەستیا دەسووتە، یان بۆ ساڵێک بۆم دروستکە، دەڵێ زمانی ساڵێکی لەسەرە ساڵێک وەک ڕۆژ ناخانە دەسووتێ، بە کەڵک نامێنێ. هەروەها سوتەمەنی خراپ، خۆوە دەوڵەمەندە کە خاوەنی بەنزینخانەیە، خاوەنی کۆگای سوتەمەنیە،
ئەو هەموو ئۆتۆمبیلە دەسووتێ، ئەم هەموو خەڵکە تووشی کارەساتی ئاگر دەبێ بەهۆی سوتەمەنی خراپەوە. ئەمە کەسەکە دەوێت تەنها خۆی دەوڵەمەند بێ، ئیتر خۆیان کرد هەموو خەڵک دەسووتە. وەیە ئامۆژگاریان کردوە لا تەبغی الفەساد فی الئەرض. ئەگەر دەتەوێت دەوڵەمەندێکی شکۆمەند بی، گرنگ نییە چەند پارەت هەیە، گرنگ نییە چەند دەوڵەمەندی، چەندە ڕەسیدی بانقت بەهێزە، چەندە گروپی کۆمپانیەکانت هەیە. نە، گرنگ ئەوەیە ئەگەر دەتەوێت چۆنیەتی دەوڵەمەندیت هەبێ، دنیا و قیامەتت ئاوەدان بێ. ئەم چوارە قیامەتی پێ ئاوەدانکەوە، بەشی خۆشت لە دنیادا خۆش بژی، ئەوەی کە حەڵاڵی خۆتە لە قازانجی حەڵاڵ و ڕەوا لە بیری مەکە و بەدەستی بێنە هەوڵیشی بۆ بدە و بە مافی خۆتی بزانە. بە پارە چاکەی هەموو دنیا دەکرێتە، وەرە خوا چاکەی لەگەڵ تۆ کردو تۆش چاکە بکە، بەڵام بەم پارەیەش وریان نەبی هەموو خراپەیەک دەکرێت و سەر زەوی و ژیان و ژینگە دەشێوێندرێ، تۆ بەم پارانت خراپەکاری لەسەر زەویدا بڵاو مەکەوە. بەخوا بەڕێزان، زۆر پارە زۆری هیچ نییە، چەندی هەیە هیچ نییە، چۆنی هەیە، چۆنی پەیدا کردووە و چۆنی خەرج دەکا. هەیە خاوەنی گروپی کۆمپانیەکانە، بەخوا مرۆڤێکی بێخێر وەڵی ماڵ و مناڵی خۆشی سوودی لێ نابینن، باوەڕتان هەبێ خۆشی تێرسکی نانی خۆی نیە، هەر حساب دەکا و هەر لاسیکی لێ دەدا و هەر ڕەسید بەرز دەکاتەوە و هەر فەرعی تازە دەکاتەوە. هەشە وەڵاهی دوکانێکی بچکۆلێ هەیە، مارکێتێکی هەیە، یەک دوو کۆمپانیە بچکۆلەی هەیە، گروپی نییە، وەڵاهی بۆتە ڕەحمەت بە ئەندازەی ئەوەی کە خوای گەورە پێی بەخشیەوە و دەسەڵاتی داوەتێ، ڕەحمەتەکەی بەسەر خزم و کەس و کارە، هاوڕێ و ناسیاوە، ئەهلی شار و وڵاتەکەیدا دەبارێنێ. ئەگەر ئەوانەمان زۆر بن، وڵی فەقیر و هەژار لەم وڵاتەدا لەم ڕەمەزانەدا سوال ناکا و نامێنێتەوە. هەیە شەهادەی باڵای هەیە وەکو وتمان، بەڵام بێخێرە. هەشە بڕوانامەیەکی دیبلۆمی هەیە، وڵی بۆتە خێر و بەرەکەت. هەیە دە فەرمانبەر لە ژوورێکان لە دایرەیەکە لە فەرمانگەیەکە، ئەو خەڵکە دەچێت بۆ ئیمزایەک، هەمووی خەریکی فەیسبوک و تەلەفۆنکردن و ئەملاولا و خۆت زیینەوە لە دەوامە. کەشە یەک کەسە ئەو دایرەیە بە تەنیا جوان دەکا و لەم شوێن بۆ ئەو شوێن ڕێنمایی ئەو دەکا، کتابی ئەم وەردەگرێت، ئیمزا بۆ ئەو دەکا، نەشارەزایان ڕێنمایی دەکا. کەواتە ئەمە گرنگ نییە چەند کارمەند لەم دایرەدایە، گرنگ ئەوەیە چۆن کارمەندێکی تێدایە. گرنگەوە نیە لە کۆمپانیەکە چەند کارمەندت هەیە، بەس تەماشاکەی چۆن کارمەندێکت هەیە. گرنگ نییە چەند نوێش خوێنمان هەیە، گرنگ ئەوەیە چۆن نوێش خوێنێکمان هەیە. چونکە شەوی قەدر ئەمەی پێوتین، پێوتین یەک دانە شەو زۆر زۆر هەر بێ حیساب ناکرێت لە چاو کۆمەڵە شەوی عادیدا کە بە ژمارە زۆرن، بەڵام ناوەڕۆک پوچن. ئەوێ بۆ تەواوی ژیانیش لە شەوی قەدرەوە ئەم بابەتە گرنگە فێر بین. هەیە پۆستی باڵای هەیە، بەخوا پۆستەکانی زۆر باڵان، بەڵام وەڵی هەرچی خێر بێ بۆ دەوروبەری نیەتی، بۆ گەل و میلەتی نیەتی. هەشە پۆستەکەی بچووکە، بەڵام لەو پۆستە بچووکەی خۆدا وەڵی خزمەتێکی جوانی کردووە، وەڵی خەڵک ڕەحمەتی بۆ دەنێرن. بەڕێزان، بزانن سەرکەوتن و بەختەوەری بە چانس و بەخت و نێوچاوانەوە نییە. هەیە دەڵێ نێوچاوانی نایهێنێ، نا، ئەم شتانە هەڵەن. سەرکەوتن و بەختەوەری بە چانس و بەخت و نێوچاوانەوە نییە، بەڵکو بە قۆستنەوەی دەرفەتەکانە. قۆستنەوەی دەرفەت بۆ دەستبڕین نا، بۆ بەدەستهێنانی کردەوەی چاک، بۆ پڕکردنی توێشەبەرەی قیامەت، بۆ کردنەوەی دەرگاداخراوەکان لەسەر خەڵک. ئێستام شەوانی قەدر، ئەم دەشەوی کۆتایی، ئەوە فرسەتێک هاتۆتە بەردەست، وا بەرەوە کۆتاییەکەی دەڕۆین. ئەوەی فرسەتەکەی قۆستەوە و بەدڵێکی پڕ لە ئیخلاسەوە، ئیمانە و احتیسابە، خالیس لەبەر خاتری خوا، هەروەها چاوەڕێبوون و ئومێدبوون و یەقینبوون کە خوا ڕەنجی بە زایانادا و پاداشتی بە بەهەش دەداتەوە و دنیای خۆش دەکا. وەڵاهی فرسەتەکەی بەدەستێنا، ئەجرەکەی خۆی وەرگرت، پاداشتی شەوی قەدری بەنسیب بوو. بەڵام ئەگەر پەنا بەخوای گەورە کەسێک هەل لە ماڵەوە لە ئێوارەوەکو جاران لێی خەوت بە دیار ئەڵلقەی تەلەڤیزۆنەوە دانیشت، لەخۆم فرسەتە لە بەردەستی ئەوی شابوو، بەڵام بەدەستی خۆی لە دەستیدا. هەر وەکو شەوانی قەدر ئاوا فرسەتە و ساڵانە دێتە بەردەممان، لە ساڵانیشدا لە ڕۆژگاری ژیانیشماندا و بواری دنیاییش بەڕێزان کۆمەڵە فرسەت دێتە بەردەستت. ئەگەر بۆ چاکە سوودی لێبینی، وەڵی بەختەوەرت دەکات. کۆمەڵناس مامۆستا زاهیرزانە لە کتێبەکەی خۆی داکەناوی ڕێی ژیانە،
لە لاپەڕی 90دا دەڵێن مرۆڤ ساڵانە 3-4 دەرفەتی گرنگ و چارەنووسسازی دێتە بەردەم. وایە ئەم فرسەتانی ژیان وەکو ئەم شتانەوەن، ئەوەی دوای بارانی پەڵە فرسەت نەهێنێ و نەچێنێ هاوینی بێخەلە و خەرمانە. تۆ لە کاتێکا پاییز بارانی پەڵەیدا هەمومان کوڕی لادەین و جوتیاریمان کردو و کوڕە جوتیارین، یەکسەر کە بارانی پەڵەیدا خەڵک دەست دەکا بە جوتکردن، تۆ دەچێنێ. ئەگەر بارانی پەڵەیدا و فرسەتت نەهێنا و لەو مەسافەی کە کەشێکی جوانی ئەداتێ و خۆر دەکەوێتەوە سەر زەوی جووتن نەکرد و گەنمەکەت دانەچاند و دانەوێڵەکەت دانەچاند، بڕواتان هەبێ یەقینەن لە هاویندا بێخەلە و خەرمان دەبی، چونکە لەو سەرەوە هیچت دانەچاندووە. کانی و ئاوی سازگار هیچ باخ و بێستانێکی پێ ئاو نەدرێ بە هەدەر چووە. با کانیەک هەر جوان بێ، با کارێزێک ئاوی ڕوون و زوڵاڵ و دەستاوێک ئاوی لێبێتە دەرەوە. ئەگەر هیچ زەویەکی پێ ئاوەدان نەکرێتەوە، باخێکی پێ دروست نەکرێ، بێستانێکی پێ ئاو نەدرێ، گوڵ و گوڵزارێک بەرهەم نەهێنێ، ئەم ئاوە ڕۆی بە فیڕۆچ و خۆ ئاوەکە هەبوو بەڵام بەکار نەهێنرا. بۆیە وتراوە دەرفەت ئەفەوتێ و دەچێت بەڕێوە تا تەنور گەرمە نانی بە پێوە، تا تەندوری تواناکانت، تا تەندوری تەمەنت، ئەم تەمەنە گەنجێتی کە ئێستا توانات هەیە، تا تەمەنی بەهرە و هەبوونت کە ئێستا گیرفانت گەرمە و دەستت پڕە، تا سارد نەبۆتەوە ئەو تەندورەی ئێمە چەند بەهرەدار بی، چەند توانادار بی، چەند پلەدار بی، چەند زانابی، چەند گەنج بی، چەند بەهێز بی، ئەم تەندورە گەرمە نامێنێ. ڕۆژێک سارد دەبێتەوە، دەنانی پێوە بدا حتا سارد نەبۆتەوە بەچی؟ بە لە دەستدانی. بەخوا هیچ شتێ زەمانی نییە لەوە چێ ئەو گەنجێتێت لە کتوپڕێکا پەنا بەخوا بە نەخۆشیەک کۆتایی پێبێ و وەکو پیرێکی سەر جێگا بکەوی. ئەو سەروەت و سامانە چەندە هامان بینیوە، خاوەنی ملیۆنان دۆلار نەک دینار بەڕێزان وەڵڵاهی محتاجە، وەڵڵاه هەیە ڕای کردووە، هەیە خۆی شاردوێتەوە، شکستێکی بەسەرا هاتووە، غەشێکی لێکراوە، فێڵێکی لێکراوە، هیچی نەماوە پەنا بەخوا. فرسەتەکەی ئەگەر بەدەست هێنابێت لە کاتی خۆیان چاکەی تێدا کردبێ ئەوە زۆر باشە. ئەو بەهرەیانت هەتا ئەو زیرەکەی هەتا ئەگەخوا نەخواستن خەلە لە گرێمێشکتا پەیدا بوو بەهرەکانت دەڕوا، جارێ ناوی خۆل لەبیر نامێنێ. بۆیە دەرفەت دەفەوتێ و دەچێت بەڕێوە تا تەنور گەرمە نانی بدە پێوە، تا گەرمە سار نەبۆتەوە بە لە دەستدانی شتەکان، چونکە هیچ بەهرەیەک وەڵڵاهی زەمانی نییە کە لە دەست ناچێت، هیچ سەروەت و سامانێک زەمانی نییە کە نافەوتێ. هەروەها بەڕێزان هیچ گەنجەتیەک لەش ساغیەک زەمانی نییە کە لە دەستی نادەی. دووەمیان تا تەندورەکەت سار نەبۆتەوە بە ساربوونەوەی لاشە دواتە بە مردنت. خۆ ئەگەر هەمویان بەڕێک و پێچی لەگەڵ تا بڕۆن ئاخری چی لێدێ؟ لاشەت سار دەبێتەوە، لاشەت سار دەبێتەوە و ڕۆژێ دنیا بەجێ دێڵی و دەمری. تەندورەکەت سار بۆەوە تەندوری ساردنانی پێوە دەنانەکە دەکەوێتە خوارەوە، هەویرەکەشت خەسار بوو بەرهەمی نەبوو. بەڵێ ژیان فرسەتە، ژیان فرسەتە، هەر یەکە شتێکی پێیە. ئێستا ئاو بە نرخە، خاک بە نرخە، بەڵام ئەگەر ئەم ئاوە زائیدەن خاک کرا بەو ئاوە پاک و جوانە ئەو خاکە بە پیتە ئاو درا ئەبێتە گوڵ و گوڵزار، یەکسان دەبێت بە گوڵ و گوڵزار. بەخوا هەشە ئەلحەمدولیلا سەروەت و سامانی هەیە، بەڵام خەڵکێکیشەیە وەکو خاک وایە بەخوا بەرهەم دێنێ، بەڵام گیرفانی بەتاڵە، بەڵام دەستی بەتاڵە، بەڵام ئامێری کارکردنی نییە. تۆ کە ئاوەکەی سەروەت و سامانەت هەیە وەرە فرسەتە، وەرە ئەم خاکە ئەم گەنجە بەکاربێنە، فێری سواڵی مەکە، پارەی مەدەیە، مفتەخۆری مەکە، تەعینی مەکە بە بندیوار بە 300-400 مەیکە بە پۆلیس و بە کوشتی دەی، نا وەرە فێری کاری بکە. ئەمە خاکێکی بەپیتە، بەس ئەم خاکە بەپیتە ئاوێکی زوڵاڵی دەوێت. ئەو سەروەت و سامانی دەوڵەمەندان، سەروەت و سامانی وڵات کە بەدەست کار بەدەستانەوەیە، وەرە ئەو خەڵکەی پێ بکە سەرکار، بڕواتان هەبێ وڵاتەکەمان دەبێتە گوڵ و گوڵزار بە ئیزنی خۆی پەروەردگار. وڵاتانی پێشکەوتوو هەموو ئاوان، کابرا کۆمپانیایەکی هەیە لە کەرتی تایبەتدا، حکوومەتی وڵات بە بودجەیەکی دادپەروەرانە دادپەروەری کۆمەڵایەتی دادی کۆمەڵایەتی چەسپاندووە، ئەو خەڵکە هەمووی وەکو مێرولە کار دەکات، کەس مفتەخۆر نییە، کەس بندیوار نییە، کەس تەعینی لابەلا نییە، کەس موچەی بێ دەوام وەرناگرێ، هەمووی وەکو سعات کار دەکات، دەجوڵێ وەکو مێرولە، وەکو شارە مێرولە دێ و دەڕوا بە ناویەکە. سەیەکەی وڵاتیان هەمووی ئاوەدانە، بودجیان دایمە لە سەرەوەیە،
قەرز دەدەن بە وڵاتەکان قەرزار نییەوەکو ئێمە نەوەی نەوەکانیشمان قەرزی ئەمانەی پێ نادرێتەوە چاو لێە ئەمانە فرسەتە ئەمە شەوانی قەدر ئەم دەرسەی ژیانیشمان دەداتێ هەوڵ بدە لە ژیاندا هەنگ بە نەک زەردەواڵە بی هەوڵ بدە باڵندەی بولبول بە دەنگت خۆش بێ ڕەنگت جوان بێ هەوڵ بە لە ئاسمانە ئاماژەت پێ بکرێ وەکو مانگی شەوی چواردە وەکو ئەستێرە درەوشاوەکان هەوڵ بدە بەهاری ناوەرزەکانی ساڵ بە گوڵ و گوڵزار پێشکەشکەی خەڵکی دڵخۆشکەی خۆپەرست مەبە تەنها بۆ خۆت بژی ئاگاداریش بە هەموو مرۆڤێک ئەگەر خراپیش بێ دەکرێ بە کلیلی خۆی دەرگای دڵی بکەیتەوە ئیسلام پێمان دەڵێ خۆت لە چاکە و خێردا بە بەڵام تەنها بۆ خۆت مەژی بەڵکو بیشی گەیەنە بە خەڵکانی تر بەڵکو ئەم ڕەحمەتەش بگەێنە فرسەتە ئێستا چەند خۆشە ئێمە لە شەوانی قەدردا لە مزگەوت تا گەرم و گوڕانە بە یەکەوە دادەنیشین ماڵەکانتان هەزار جار ئاوەدان بێ هەمووی بە عیبادەت ئاوەدانە لەم دەشەوەی مانگی ڕەمەزاندا لە کۆتای مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا وەڵاهی دەبێت ئاواشخەمی یەکتر بخۆین دەستی یەکتر بگرین لە گوناه یەکتر ڕزگارکەین کەکە هەر کلی دڵی کە داخراوە بەرامبەر بە دینی خوای پەروەردگار بە ئیزنی خوای گەورە کلیلی خۆی هەیە ئێستاوە تا دەرگامان هەیە بە چاو دەکرێتەوە هەر لە زانستی سەردەمدا دەرگا هەیە چاوی من خاوەنی دەرگاکەم خاوەنی قاسەکەم ئاوا چاوی پێوە دەنێ بەس بەگلێنەی چاوی تۆ دەکرێتەوە بەگلێنی چاوی کەسی چکە ناکرێتەوە مرۆڤیش هەیە بەس چاوێکی میهرەبانانە تەماشایکە وەڵڵاهی منداڵەکە جار هەیە بە پارە ڕەم بێت چاک نەبێ بەس ئەوەندە میهرەبانانە تەماشایکە وەڵاهی یەکسەر ئیتاعەت دەکات گوێڕایاڵیت دەکات کلیلی دڵی بەو تەماشاکردنە میهرەبان و جوان تەماشاکردنە دەکرێتەوە وەڵاهی ژنەکەت بۆ ژنێک پیاوەکەی هەیە کلیلەکەی دڵی داخراوە بەرامبەری خەریکە دڵی ڕەش دەبێت بە یەک ناستەماشاکردن بە یەک ڕوانینی سۆز و خۆشەویستی و میهرەبانانە وەڵڵاهی دڵی بەرامبەرت دەکرێتەوە دڵەکان بە چاو دەکرێنەوە هەندێکیان هەیە بە بەسمە دەکرێتەوە پەنجەی دەخێتە سەر وەکو مۆبایلەکەت وەکو دەرگاکان وەکو قاسەکان بە بەسمەکە دەکرێتەوە پەنجەی دەستت دەناسێتەوە دەستی بخەسەر و ئەو قفڵە داخراوەی بەشکە دەبوو بە چوینیش لێ نەدەشکە بە ئاسانی بۆ خۆی دەکرێتەوە چاولی ئەو دەرگای کە بەسمەیە ئەو قاسەی بەسمەیە ئەو مۆبایلت وەرە بە چەکوش لێدا هەمووی دەشتێنی ورد و خاشی دەکەی ئینکاری دەگا و ناکرێتەوە بەڵام ئەگە پەنجەکەت لە شوێنی خۆی دانا زۆر بە نەرمونیانی بێ عەزێت و تە قەوڕەقەو بەبێ دەنگی دەرگاکەت بۆ دەخاتە سەر پشت وەڵڵاهی دڵەکانیش بەڕێزان ئاوان دڵی وا هەیە بەس دەستێکی نەرمی بچێتە سەر لە شوێنی خۆیدا دەستی بە سۆزی بەرکەوێ بە ئیزنی خوای گەورە بەبێ دەنگ دەرگای دڵی دەکرێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەنابتان زۆر جار ئەو فەرمودەیەتان بیستووە کاتێک گەنجێک دێ بۆ لای ئارەزوەکان زۆریان بۆی هێناوە و خێزانی نییە دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەمەوێت زینا بکەم پەنا بەخوا بەڵێ دەمەوێت زینا بکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم نعلەتی لێ ناکە نەفرەتی لێ ناکە دەفەرمێ حەز دەکەی خەڵک زینا لەگەڵ دایکت بکات ناوەڵڵا لەگەڵ پورت بکات نەخێر لەگەڵ خوشکت لەگەڵ کچت نەخێر دەیفەرمێ دەی بەخوا خەڵکیش ئاوان حیا و حرمەتیان هەیە سوکایەتی بە ناموسی خەڵک بکەی وەکوە سوکایەتیت بە ناموسی خۆت کردبێ خەڵکی دڵگران دەکەی فیتنە و ئاشوبی لە دەکەوێتەوە تووشی دەیەها نەخۆشی دەبی ئەمجا دەست دەخاتە سەر سینەی دەفەرمێ اللهم طهر قلبه وحصن فرجه یا ربی خوای پەروەردگار دڵ و دەرونی ئەم گەنجە خاوێن کەیتەوە یا ربی خوای داوێنی خاوێن کەیتەوە تەماشاکەن هەر وەختێک دڵ پاک بوو داوێن پاک دەبێت کەواتە ڕۆڵی ئاین ڕۆڵی ئیسلام ڕۆڵی مزگەوت ڕۆڵی وتارەکانی ئێمە زنجیرە باسی یاد ئەوەیە پێمان دەڵێ ئەگەر دڵی مرۆڤ نەکەیتەوە ناتوانانی ئەخلاقی بگۆڕی بەخوا بە زەبری هێز و یاسا و پۆلیس حکم ناچەسبێ ئەبێت دڵی مرۆڤەکان نەرمکەی وە ئیسلامی ڕەحمەت وەکو خۆی کە خوا ناردوێتی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیاندوێتی بە ڕەحمەت پێمان ئیشی دڵکردنەوە و شۆردنەوەیەتی نەک ناردنی لەعنەت و نەفرەت بۆ خەڵکی لاڕێبوو ئەم گەنجەکە پێ ساسم ئەوە دەستی خستە سەری فەرمی خوا دڵی خاوێنکەی و داوێنی پاکەی ئەفەرمێ لەو دەقەوە دڵم گۆڕا وەڵڵاهی قێزەوەترین شت بەلامەوە زینا بوو کەواتە دەکرێت بە ڕێزان هەمومان خراپین و تەوبە بکەین ئێستا کۆتایی ڕەمەزانە وەختی تەوبەیە ئەم شەوی قەدرانە شەوی فرسەتە بۆ تۆبەکردن با خۆمان تۆبە بکەین
تۆ بە نیشانی ئەو کەسانە دەین کە تا ئێستا شەیدای ئیسلام نەبوون و لەم ڕەحمەتیان نەخواردوێتەوە بە دەستێکی میهرەبانانەی پڕێز و حرمەتەوە پەرداخێک ئاوی ئیسلامیان بۆ ڕاگرین و ئەوانیش لێمان وەرگن و بیخۆنەوە و هەمومان بەختەوەربین هەمومان بەیەکەوە جوانین وڵاتەکەمان بکەین بە گوڵ و گوڵزار بۆ ئەوی گوڵ و گوڵزاری بەهەشت دوای مردن بەویستی خوای گەورە چاوەڕێمان بکە یا ڕەبی خوا تاعەت و عیبادەتمان قبوڵ کەی لە خێر و بێری شەوانی قەدر بەهرەمەندمان کەی ئەم خێر و بەرەکەتەمان لەدەست نەچێ ژیانێکی پڕاوپڕ لە ڕەحمەتمان هەبێ هەم بۆ خۆمان هەم بۆ کەسوکارمان هەم بۆ ماڵ و منداڵمان هەم بۆ هاوڵاتی و نیشتیمانیانمان هەم بۆ تێگڕای مسلمانانی سەرزەوی یا ڕەبی خوایە ڕەحمەت بین زەحمەت نەبین آمين آمين والحمد لله رب العالمين وذكر فإن الذكرى تنفع المؤمنين